دوای پەسەندکردنی یاسای کۆمپانیای نەوتی نیشتیمانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئیتر ئەو کۆمپانیایە دەبێتە بەدیلی کۆمپانیای سۆمۆ و لە ڕێگایەوە نەوتی تەواوی عێراق دەفرۆشێت. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقش دەڵێت ئیتر ئەو کۆمپانیایە لە تەواوی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە بەرپرس دەبێت بە بازاڕکردن و فرۆشتن و هەناردەکردنی نەوت و دواتر کۆکردنەوەی داهاتەکەی لە خەزێنی دەوڵەتدا. ئەوەش ناشارێتەوە هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم نوێنەری خۆیان دەبێت لەو کۆمپانیایە. یاسای شەریکەی نەوتی نیشتیمانی ئەم یاسا ڕۆژی دووشەمە لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەردرا. یاساکی زۆر گرنگە، یاساکی اتحادیە، جێگرەوەی شەریکەی سۆمۆیە کە ئێستا نەوت دەفرۆشێ. ئەم کۆمپانیا لە ناو وەزارەتی نەوتە دەستە جێبەجێکارەکەی پرۆسەی نەوت فرۆشتنە لە عێراقدا. واتە پرۆسەی نەوت فرۆشتن لە عێراق لە دەستی مافیەکانی نەوت و بازرگانەکانی نەوت دێتە دەرێ. کۆمپانیایکی ڕسمی سەر بە حکوومەت سەرپەرشتی دەکات. ئەم کۆمپانیاش کۆمپانیایکی اتحادیە، بێگومان نوێنەرایەتی کوردی تێدایە. هەرسەبارەت بە کۆمپانیای نەوتی نیشتیمانی ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقش دەڵێت دۆخێکی تازە لە عێراق هاتۆتە ئاراوە و ئیتر دەبێت هەموو بارزگاکانی عێراق لە ڕێگەی ئەو کۆمپانیا و حکوومەتی عێراقەوە نەوت بفرۆشن و هەناردەی دەرەوەی بکەن. باڵێ ئەمە دۆخێکی تازەیە لەسەر ئاستی عێراق هاتۆتەکایەوە کە لە ئەساسیشدا هەردەبێوا بێت هەموو پارێزگاکان لە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە دەبێنەوتەکە لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە بیفرۆشین. بەداخەوە یعنی لە نەتیجەی خرووربوونی ئێمە لە نەتیجەی نەزانینی ئێمە لە سیاسەتکردن لە ڕاگررتنی پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتان لەگەڵ عێراق تا ڕادەیەکی زۆر یعنی نەبوونی پلانێک بۆ دۆسیەی کورد لە ناو پرۆسی سیاسی عێراقدا وای کرد هەرێمی کوردستان بەم دۆخە نەخوازراوەی ئێستا بگا. ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سەرەتای ئەم مانگەدا یاسایەکی تایبەتی دەرکرد بۆ دامەزراندنی کۆمپانیای نەوتی نیشتیمانی بۆ ئەوەی لە ڕێگایەوە نەوتی تەواوی عێراق بفرۆشێت کە بە جۆرەی یاساکەش دەسەڵاتی فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستان وەردەگیرێتەوە، بەڵام ئەوەش پێویستی بەڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەبێت. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.